ئەمڕۆ 77 ساڵ بە سەر دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستاندا تێدەپەڕێ کە لە هەمان کاتدا ڕۆژی لەدایکبوونی سەرۆک بارزانیشە. پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگای دوور و درێژی خەباتی خۆیدا لە ماوەی 77 ساڵدا هەوراز و نشێوی زۆری بڕیوە، بەڵام ئەوەی کە وای لێکردەوە تاکو ئێستاش گەورەترین حیزبی سەر گۆڕەپانی سیاسی نەک هەر کوردستان عێراقیش بێ ئەوەیە کە پابند بووە بە پرینسیپە کوردستانیەکانیەوە. گەلێک حیزبی تر دروست بوون یان نەماون یان پووکاونەتەوە بچکۆلە بوونەتەوە، بەڵام پارتی بە درێژایی 77 ساڵ تاکو ئێستاش هەر حیزبی یەکەم و گەورەی کوردستانە. ئێمە لە سەر ئەم یادی 77مین ساڵی پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی لەسەر پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان بەڕێز جعفەر ئێمنیچی بەرپرسی بەشی پەیوەندیە گشتیەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری دووهۆکەوە لەگەڵماندایە. کاک جعفەر شەوتان باش و سەرەتا پیرۆزباییشتان لێکەین و سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. زۆر باشە، من با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. سەرچاوم بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین کاک جعفەر، دوایی دێمە سەر پرسیار لەسەر پەیوەندیەکان. تێڕوانینی پارتی دوای 77 ساڵ بۆ ئێستا و ئایندەی کوردستان چییە؟ هەر لە دەستپێکێ پیرۆزبایی جەنابی سەرۆک مەسعود بارزانی دکەین و پیرۆزبایی جەماوەرێ پارتی دکەین، کەسوکارە شەهیدا دکەین، پێشمەرگت قارەمان دکەین، مێژووەکە پڕ سەرفرازیە، خەباتەکە پڕ قوربانیە و گرنگی لە هەمیا گرنگترن ئەوە پارتی هەمی ڕژدی بەردەوامە. باش کاک جعفەر پارتی بەڵێ فەرموو بۆ خەڵکی کوردستان خاوەن دەستکەوتە و دەتوانیتن ئایندەیەکی باشتر بۆ خەڵکی کوردستان بەدەستەوە بێنیتن. بۆ یەشتا ئەمڕۆ پارتی دەتوانیتن خەباتی نیشتیمانی نەتەوەی دیموکراسی لە هەرێمی کوردستان و لە ئاستی عێراق پێشەنگی بۆ بکات و دەتوانیت بەرگری لە ئاڵنگاریەکان بکات. باش کاک جعفەر با بێمە ئێوە بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی پارتی دیموکراتی کوردستانن، دێمە سەر پەیوەندیەکانی پارتی لە ئێستادا ینی لەم کاتەدا لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چۆنە بە دیاریکراویش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئایا ئێوە وەکو پارتی لە پەیوەندیەکانتان ڕازین و چۆن تێیدەڕوانن؟ پارتی هەمیشە ئاواتخوازە پەیوەندیەکان لەگەڵ هەموو لایانی سیاسی کوردستانی لە ئاستی باشدا بن و لەگەڵ برادرانی یەکەتی نیشتیمانی کوردستانش ڕاستە هەندێک کۆسپەنە هەندێک گرفتەنە، بەڵام ئیرادەی ئاساییکردنی پەیوەندەکان بەهێزە، لە هەردوو لامان بەهێزە. هەردوو لاشمان درکی ئەوە دەکەین کە ڕێککەوتنی پێشتر لە نێوان پارتی و یەکەتی پێویستێکی نیشتیمانی بووە و ئێستاش پێویستێکی نیشتیمانیە جۆرە ڕێککەوتنێکی گشتگیر لە نێوان هەردوو لامان هەبیتن. باش کاک جعفەر با بێنە سەر پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە عێراقیەکان. بۆ خۆت باش دەزانی ینی پارتی وەکو حیزبی یەکەمی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە دامەزراندنی حکوومەتی نوێی عێراق لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت، بەڵام بەباشی دەیبینین ئەو عێراق لە بەڵێنەکانی خۆی لە زۆرێکی پاشگەز بۆتەوە یاخود وەکو پێویست مامەڵەیان لەگەڵدا ناکات. پرسیارەکە ئەمەیە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم دۆخەدا لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە شیعە و سوننەوە لە چه ئاستێکدایە و چۆنە؟ ئەو پەیوەندیە ینی یەک جۆر نییە. پەیوەندی لەگەڵ لایەنە سنەکان لە ئاستێکی باشدایە لەگەڵ هەمویان بەگشتی ئەوان بە شێوازێک ئیدارەی وەزی خۆیان دەکەن،
بەڵام بەگشتی ئێمە رازینە لەسەر پەیوەندەکانی نێوان پارتیمان و لایەنە سونەکان لەگەڵ لایەنە شیعەکان دوو جۆرن لایەنە شیعەکان هەندە لایەن هەنە پەیوەندێکی ئاساییمان لەگەڵیان هەیە ڕاستە تووشی ئەو پەیوەندیانە تووشی بەرزی و نزم بۆم هەبووە بەڵام لایەنی تری شیعەکان فەسائیل و حەشدە تا ئێستا پەیوەندەکە وەکو پێویست نییە لەو مەلەفەش پێداچوونەوە کراوە و ئێستا مراجعە و پەیوەندیانە گشتی دەکەین لەگەڵ لایەنەکانی شیعە بەداخەوە ئێستا ئێمە ناچارین بڵین لایەنە شیعەکان و لایەنە سونەکان دەبوا وا بە عێراقی و نوێ عێراقی باسی نیشتیمان پەروەریمان کرد بە باسی دیموکراسیمان کرد بە بەڵام عێراق بەداخەوە بەرەو دواوە چووەوە لە پرۆسەی دیموکراسی ناچارین بەو ناوە ناویان بێنین سونە و شیعە و یەک لە کۆسپەکان ئەمەیە بەرامبەر پەیوەندەکانی ئێمە پابندین بە دستور هەندێک لایەن لەوانە پاشگەز بووینە لە دستور ئێمە پابندین بە ڕێککەوتنەکان گشت ڕێککەوتنەکانی پارتی لەگەڵ لایەنەکان ئێمە پابند بووین ئەوان هەندێک لەوانە پاشگەز بووینە ئەوە دوو فەرهەنگن فەرهەنگی پارتی دیموکراتی کوردستان ڕاستگوییە لەگەڵ خۆ ڕاستگوییە لەگەڵ دۆستانی خۆ بەداخەوە خەڵکێک پەیدا بووینە لە بەغدا بەرژەوەند پەرستن و بە چاوێکی تەست تەماشای حکومڕانی دەکەن تەسەوەر دەکەنە کە ڕۆژێک دەسەڵاتیان هەبێت بە خوبایی معاملە لەگەڵ شەریکەکانی دەکەن ئەوە ئەو فەرهەنگە ئێمە ڕەت دەکەینەوە و ئێمە هەوڵەکانی خۆمان بەردەوام دەکەین ئێمە سازش لەسەر مافەنەتەویەکان و نیشتیمانیەکان و دیموکراتیەکانی خۆمان لە عێراق ناکەین و نەمان کردووە بۆیەش لەو بەرەیەدا پارتی پێشەنگە بەرەی کە پارێزگاری لە مافە دستوریەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی حکومڕانی عێراقدا دەکەین و بەردەوامیش دەبین باش کاک جعفەر ئێوە دەجارێک کە من دێڵێمەوە وەکو حیزبی یەکەمی کوردستان و یەکێک لە حیزبە گەورەکانی عێراق بە دڵنیاییەوە پەیوەندیتان لەگەڵ وڵاتانی دەور و پشت هەیە پەیوەندەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم کاتەدا لەگەڵ وڵاتانی دەور و پشت بە دیاریکراویش کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکوڵێ و گۆڕانکاری زۆر گەورە بەڕێوەیە ئەمە پرسێکی زۆر گەورەیە پەیوەندی دیبلۆماسی هەنە و پارتی بایەخی بە پەیوەندە دیبلۆماسیەکانی داوە لەسەر ئەساسی ڕێزگرتنی دوولایەنە و بەرژەندی باڵەکانی هەرێمی کوردستان پابەت بووە بە دستوری هەمیشەیی لەسەر ئەو ساسەش پەیوەندەکان لەگەڵ دراوسەکان لە ئاستێکی باشدا بووە سنوورەکانی هەرێمی کوردستان هەمیشە ئەمن و ئاسایشی لێ بەرقەرار بووە ئەمەش بە ئاسانی نەهاتووە لە هەرێمی کوردستان ئەو بەرپرسیارەتیە بە باشی هەلگرتووە هەلبەتە بابەتە لەسەر ئاستی عێراقەوە شەراکەت لە عێراقەوە ئێستا وەزیر خارجەی عێراق ئەندامی مەکتەبی سیاسی پارتیمانە و ڕۆڵێکی گەورەش دەبینیتن بۆ ئەوەی لەو ناوچەیەدا سەقامگیری سیاسی سەقامگیری گشتی بەرپا ببیتن دڵخۆش بووم بەوەی پەیوەندەکانی ئیران و سعودیە بەرەو باشی چوون پێمان خۆش بۆ باری سووریا بەرەو ئاسایی بۆن چووەوە ئەم لای ئێمە سەقامگیری لە عێراق و لە ناوچەکە زۆر گرنگە هەم بۆ گەلانی عێراق هەم بۆ ئێمە لە هەرێمی کوردستاندا ئێمە لەوانە نینین ئەوەی ئاوەتی خوازین گرفت دروست ببن لە ناوچەکە پێچەوانە ئێمە فاکتەری سەقامگەرینە لە هەرێمی کوردستان فاکتەری سەقامگەرینە لە عێراق و فاکتەری سەقامگەرینە لە سیاسەتی هەرێمی باش کاک جعفەر من دەگەڕێمەوە سەر پرسیارەکەی پێشووترم ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان گەورەترین حیزبی سەرگۆڕەپانی سیاسی کوردستانن کەواتە ئەرکی زیاتر دەکەوێتە سەرشانی ئێوە دەمەوێت بزانم بەرنامە و استراتیژی ئێوە بە دیاریکراوی بەڕوونی بە ئاشکرا بۆ یەکڕیزی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ خۆ دەزانی ئێستا پیلانجێڕیەکی گەورە لەسەر هەرێمی کوردستان و ئەتوانم بڵم لەسەر تاچی کوردیش هەیە ئەرکەکەی ئێوە چییە و پلان و استراتیژتان بۆ ئەو یەکڕیزیە چییە؟ من باسی پرینسیپەکان دەکەم باسی ئەرکەکان دەکەم بەڵام پلانەکە ئەوە دەگەڕێتەوە بۆ سەرۆی خۆمان مەکتەبی سیاسی بۆ لژنەی مەرکەزی
بۆ جەنابی سەرۆک بەتاکید پلانیان هەبووە پێشتر و ئێستاش بەتاکید دیراسەتی ئەو وەزها بەوردی دەکرێتن لەلایەن سەرکرداتی پارتیماندا. ئێمە ڕۆژێک لە ڕۆژان نەمانویستووە بە تەنیا ئێمە مەسئولیەتی هەرێم هەلگرین و حەزمان کردووە هەمیشە شەریکمان هەبن و لەوەدا کەس ناتوانین نکۆلی ئەوە بکات کە پارتی لەوەدا دڵسۆز بووە، خەمخۆر بووە، لەگەڵ شەریکەکانی خۆی پێکەوە مەسئولیەتی حکمڕانی لە هەرێمی کوردستان هەلگرن هەل لە 92 تا ئێستا و لەوەدا ئێمە هەندە جارە ئێمە گلەیی دەکەین، ئێمە گلەیی لەلایەنە سیاسەکان دەکەین کە وەکو پێویست پابەند نەبوون بە پرینسیپەکانی هاوبەشی، لە کاتی دەستکەوت حاضر بوون شانازی بە دەستکەوتەکان بکەم، بەڵام ئەو کاتەی ئەرکەکانی لەسەر پارتی دیموکراتی کوردستان قورس بووە هەندێک لەوانە پابەند نەبوون بە جێبەجێکردنی ئەو ئەرکانە، پەیوەندی لەسەر ئەساسی ئەو شەراکەتە دەبیتن. لەبەرەوە ئێستا دەستی ئێمە درێژکراوە بە پارتی بەکراوەی معاملە لەگەڵ هەموو لایەنە کوردستانیەکانی کردووە، خۆشبەختانەش لەگەڵ زۆربەی هەرە زۆریان پەیوەندێکی ئاسایی هەیە. زۆر باشە. لەگەڵ برادرانی یەکەتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی مناقشە پارتی بە جددی مناقشەی لەگەڵ برادرانی یەکەتی کوردستان دەکەتن، نەک تەنیا بە قسە بەکردان وەرم با پێکەوە ئەرکی پاراستنی هەرێمی کوردستان کیانی نیشتیمانی دیموکراسی هەرێمی کوردستان هەلگرین. لەوەدا پارتی زۆر جددیە و بکردار سەلماندوویەتی کە دەوێتن لەگەڵ شەریکەکانی خۆ بەردەوام بکات. ئەو ئەرکی هەموومانە نەک پارتی یەکەتی لایەنی تری سیاسی کوردستانیش بە هەمان ئەندازە مەسئولیەتیان لەسەرشانە دەبێت مەسئولیەتی خۆ هەلگرن. لەوەدا ئێمە بەردەوام لە بەکراوەی معاملە لەگەڵیان دەکەین. زۆر باشە کاک جعفەر دوا پرسیار ئێوە ئەندامی ئەو شاندەی پارتی دیموکراتی کوردستان بوو کە چوونە بەغدا بۆ گەیاندنی گلەی و گازەندەی خەڵکی کوردستان بە هاوبەشەکان لە ئیدارەی دەوڵەت لە کۆبوونەوەکاندا ئێوە هەم لەگەڵ سوودانی هەم لەگەڵ سەرکردەکانی ئیدارەی دەوڵەت هیچ بەڵێنێکیان وەرگرت یاخود چه بەڵێنێکتان وەرگرتووە بە دیاریکراویش سەبارەت بە پابەندی عێراق بە سەبارەت بە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان؟ من دەتوانم بەڵێم ئەوە بڵێم کە لێک تێگەشتنێکی باش هەبوو و پارتیش لە مرکزی قوەی پەیامی خۆی گەیاندە بەغدا و لە مرکزی قوەی قسەکانی خۆی لەگەڵ لایەنی ئیتاری دەوڵەی بەردەوام کرد و لەوەدا خۆشبەختانە ئەو لایەنەی کاریگەرن لە ناو ئیتاری دەوڵە کە قسەیان دەڕوات و فاکتەری ئەساسی لە ناو ئیتاری دەوڵە قسەی خۆیان بەڕاشکاوی کرد. یعنی لەوانە من دەتوانم ناویان بێنم، یعنی یەک وەکو بەڕێز حەیدەر عەبادی زۆر بەوردی زۆر بەڕژدی ڕووی کردە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیع سوودانی گوتی ناکرێت نابیتن ئێوە موچەی هەرێمی کوردستان بە تەواوی نەنێرن. گوتی لە کاتی خۆ داعش هەموو نەینەوای کۆنتترۆل کرد ئێمە موچەمان نەبڕی چۆن ئێستا ئێوە موچە نانێرن. هەروەها بەڕێز عەمار حەکیم بە هەمان شێوە گوتی ئەوە دژی ئەخلاقیاتی حکمڕانیە چۆن ئیشێکی وا دەکەن. هەروەها ئەوەی ترەوەی لەوێ دانیشتە بوون بە نەفەسێکی باش قسەیان کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە، بەڵام ئێمە بۆ موچە نەچوو بووینەوە لەگەڵ ئیتار قسە بکەین. ئەوە خاڵێک بوو لەو خاڵانەی کە ئێمە پەیامی جەنابی سەرۆک بگەینێ لەسەر کۆی پرسەکانی تر قسە کرا و پەیامەکە بە هەند وەرگیرە و دەتوانم بڵێم هەندێک لەو پرسانە زۆر چارەسەر دەکرێن و لەی ئایندەداش دەبێتن بەڕاستی بایەخێکی تەواو بە پێگەی پارتیمان و پێگەی هەرێمی کوردستان لە بەغدا بدەین زیاتر لە جاران. باش زۆر بەڕێز جعفەر ئێمەنیکی بەرپرسی بەشی پەیوەندیە گشتیەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە و خۆ لە دهۆکە و لەگەڵ ما بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، سپاس بۆیەوە، شەوتان باش.